ئەو کاتت باش بەخێر هاتی بۆ وانەی بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم لاپەڕاسی گەیشتینە پرسیاری 23 لەوانەی ڕابردوو باسی ئەو خشتەیەمان کرد بەکارهێنانی پێدراوەکان خشتەی بەرامبەر بەکاربهێنە بۆ شیکارکردنی پرسیارەکان لە 22 تا 24 22م شیتەڵ کرد ئێستا گەیشتینە پرسیاری 23 کە هەموو پرسیارەکان دەربارەی ئەو خشتەیە ئەو خشتەیە درێژی گیاندارە ئاویەکان لە لای ڕاست نووسرایە گیاندار نەهەنگی شین درێژیەکەی 34 مەترە قڕشی نەهەنگ درێژیەکەی 18 مەترە تیمساحی دەریایی ئاسیا 10 مەتر حەباری ئەتڵەسی گەورە 6 مەتر قرژاڵی جاڵجاڵۆکەیی یابان 3 مەتر ئەوە درێژی گیاندارە ئاویەکان کە خشتەکەمان زانی ئێستا دەتوانین وەڵامی پرسیارەکان بدەینەوە. پرسیاری 23 ئەگەر نەهەنگێکی شین چووە پاڵ دوو قڕشی نەهەنگ لەسەر یەک هێڵ ئەوە درێژی هەرسێکیان دەبێتە چەند؟ مەبەستی ئەوەیە کە نەهەنگێکی شین هەیە لێرە نەهەنگێکی شین پاشان دوو قڕش ئاوا ناچیتە پاڵی ئەوەی ڕاستی بی مەبەستی ئەوەیە کە دوو قڕشەکە لە پێشی نەهەنگەکەی ئەوە لەسەر یەک هێڵ دایان دەنێین ئەوە قڕشی یەکەمەوە قڕشی دووەم ئەوەش نەهەنگەکە لەسەر ئەو هێڵەی کوبرەی یەک لە پشتێک ڕادەوەستن ئایا بە هەر سێکیان درێژیەکەیان چەندە؟ چونکە دەزانین نەهەنگی شین 34 مەترە قڕشی نەهەنگ 18 قڕشەکی دیکەش 18 دەکاتە چەند؟ پرسیارەکەی تێگەیشتین ئێستا شیتەڵی دەکەین ئەوە نەهەنگەکی شینە لە پشت نەهەنگە یان لە پێش نەهەنگە شینەکەی قڕشی نەهەنگەک 18 مەترە قڕشەکی دیکەش ئەویش 18 مەترە نەهەنگە شینەکەش 34 مەترە لەسەر ئەو هێڵە شینەی یەک لە دوو یەک ڕیز بووینە ئێستا پرسیارەکە ئەوەیە بە هەر سێکیان لێرە هەتا ئێرە ئایا ئەو درێژەکەیان بە هەر سێکیان چەندە؟ واتە 34 کۆ دەکەینەوە لەگەڵ 18 کۆی دەکەینەوە لەگەڵ 18 18 کۆ 34 18 کۆ 34 هەتا کۆکردنەوەکە ئاسان بیت 18کەی دەینم دووی لۆ زیاد دەکەم دووی لۆ زیاد دەکەم ئەو دووە دەبیتە چەند؟ دەبیتە 20 دیسان 18کەی دەینم چونکە دوو 18م هەیە دیسان دووی لۆ زیاد دەکەم دیسان دەبیتە 20 واتە ئێستا زانیم قڕشی نەهەنگ کردمە 20 هەردووچیان هەتا ئاسانبی کۆکردنەوەکە بەڵام لەبەر ئەوەی دووم زیاد کرد لێرە دووم زیاد کرد لێرەش دووم زیاد کرد کەواتە 4م زیاد کردیە
لەو 34ەی چاری دەردەکەم هەتا کۆکردنەوەکە ڕاست دەربچی 34ەکەی دەینم کە هەیتم لێرە چاری لێکەم دەکەمەوە چەند دەمینێ؟ دەمینێ سی. ئێستا دەتوانم 20 کۆ 20 کۆ سی کە زۆر ئاسانە کۆکردنەوەیان چونکە سفریان لەگەڵا کۆیان دەکەمەوە. ئەگەر 20م کۆ کردەوە لەگەڵ 20 لەگەڵ سی هەروەکو ئەوەیە 18م کۆ کردبیتەوە لەگەڵ 18 لەگەڵ 34 کەوابوو دەچم سی 20ەکەش دەینم دیسان کۆی دەکەمەوە لەگەڵی 20 چی دیکەش 220 ئەوە کۆ دەکەینەوە لەگەڵ یەک ئەوە سی لەگەڵ 20 لەگەڵ 20 دەکات چەند هەرسێکیان دەکاتە 70 20 لەگەڵ 20 دەکات 40 40 و 30 دەکاتە 70 40 لەگەڵ 30 دەکاتە 70 واتە کە نەهەنگە چیشین لەگەڵ دوو قڕشی نەهەنگ بەیەکەوە دەکەنە 70 مەتر درێژەکەیان هەرسێکیان دەکاتە 70 مەتر. بەڵام ڕێگایەکە ئاوا بوو 18ەکەی دەینی 2 لۆ زیاد دەکەی دەبیتە 20 ئەوجا دوو 18 هەیە 18ەکەی دیش هەر دەبیتە 20 لەبەرەوە دوو جار دوو چار زیاد بوو ئەو جارەی لە 34ەکەی چاری کم دەکەمەوە 34 چاری لێ بڕوا دەبیتە 30 ئەوجا ئێستا 30 لەگەڵ 20 و 20 کۆ دەکەمەوە وەڵامەکە دەبیتە 70 وەڵامەکە 70ە. دەگەڕێینەوە لای پرسیارەکان. گەیشتینە پرسیاری 24. پرسیاری 24 دەربارەی کام دوو گیاندار زۆرترین جیاوازیان هەیە لە درێژیدا کامەیان زۆرترین جیاوازیان هەیە لە درێژیدا. تەماشای خشتەکەی بکە بێگومان ئەو خشتەیە ڕیز کرایە لە گەورە بۆ بچووک ئاوا گەورە هەتا دەیە خوارێ بچووکتر دەبیتەوە 34 گەورەیە 18 بچووکترە 10 بچووکترە 6 بچووکترە 3 هەرە بچووکەکەیە. جیاوازی لە مابەینی زۆرترین جیاوازی لە مابەینی زۆرترین درێژ بە مەتر وە کەمترین درێژی گیاندار واتە نەهەنجیشین 34 مەترە قرژاڵی جاڵجاڵۆکەیی 3 مەترە 34 سێی لێ بڕوا چەند دەمێنێتەوە 34 کەم 3 دەکاتە چەند؟ دەکاتە 31 واتە وەڵامەکە 31 مەتر 31 مەتر 34 درێژترینیانە 3 کورتترینیانە جیاوازیەکە واتە لێ دەرکردن دەڵێ 34 کەم 3 دەکاتە یەکسانە بە 4 کەم 3 دەکا 1 ئەو سێش هەروەکو خۆی لێرە هیچ نییە سفر هەیە هەر دەکا 3 31 مەتر وەڵامەکە 31 مەتر. پاشان ئەو پرسیارە دوو بەش بوو
بەشی یەکەم زۆرترین جیاوازی، بەشی یەکەم زۆرترین جیاوازی، بەشی دووەم کەمترین جیاوازی، کەمترین جیاوازی. با بگەڕێینەوە لای خشتەکەی. جیاوازی مابەینی 34 و 18 زۆرە، زۆرە مابەینی 34 و 18. کەم نییە. جیاوازی مابەینی 18 و 10 ئەویش زۆرە، 8. جیاوازی مابەینی 10 و 6 4. بەڵام جیاوازی مابەینی 6 و 3 6 سێی لێ بڕوە چەندە؟ 6 کەم 3. جیاوازیەکە کەمترین جیاوازیە، 3 مەترە. کەواتە وەڵامەکەمان دەڵێن 3 مەترە لە مابەینی حەباری ئەتلەسی گەورە و لە مابەینی قرژاڵی جاڵجاڵۆکەی یابان کەمترین جیاوازی هەیە. زۆرترین جیاوازیش وەڵاممان داوە لە مابەینی نەهەنگی شین و قرژاڵی جاڵجاڵۆکەی. کەوابوو ئێستا ئەگەر وەڵامی پرسیارەکەی بدەینەوە، کام دوو گیاندار، کام دوو گیاندار زۆرترین جیاوازیان هەیە؟ دەچین وەڵامەکەی دەڵێن نەهەنگی شین و قرژاڵی جاڵجاڵۆکەی یابان. ئەگەر گوتی کامەیان کەمترین جیاوازیان هەیە، وەڵامەکە حەباری ئەتلەسی گەورە و قرژاڵی جاڵجاڵۆکەی یابان. ئەوە وەڵامە تەواوەکەیە. بەڵام هەتا بتوانین ئەو وەڵامە بینین بەدەست بینین، دەبی ژمارەکان لێک دەربکەین. ژمارەکانمان لێک دەرکرد، وەڵامەکە دەرچوو زۆرترین جیاوازی نەهەنگی شین و قرژاڵی جاڵجاڵۆکەی، کەمترین جیاوازی حەباری ئەتلەسی و قرژاڵی جاڵجاڵۆکەی. ئەو پرسیارەشمان تەواو کرد. ئێستا گەیشتینە پرسیاری 25.